کەسێک نەبێ ڕقی لە پەپولەوە لە گوڵ بێ من زیاتر لە ئیشە و کارە هونەریەکانمان کار و شێوەکاریەکانمان زیاتر گرنگی بە سروشت و ئەو شتانە دەدەم بەڵێ من وەکو مامۆستا ڕێکەوت بە خۆشحاڵی و ئەندامی گروپی هونەری و شێوەکاریم و لە 11مین پێشانگایانە من دوو تابلۆ بەشدارم گوڵ و پەپولەیە و پێم وابێ گوڵ و پەپولە هێمای جوانی و ئاشتی و هێمای خۆشەویستی و محیبەت و ئەو شتانن و پێم وابێ کەسێک نەبێ ڕقی لە پەپولەوە لە گوڵ بێ من زیاتر لە ئیشە و کارە هونەریەکانمان کار و شێوەکاریەکانمان زیاتر گرنگی بە سروشت و ئەو شتانە دەدەم وەڵای من 6 ساڵە هەر لە مناڵی خولیای هونەریم هەبووە بەهرە و توانای هونەریم هەبووە و بەڵام ئەوە 2 ساڵە لەو گروپا کەینە بۆ ئەندامی پلە باڵای گروپم و ئەندامێکی چالاکم خۆشبەختانە لەگەڵ ئەو خوشک و برا بەڕێزانە بە شانازیەوە لەگەڵ یانە کار ئەەکەم وەکو پێشانگای تایبەت بەخۆم نەوەڵا لە بەرەوەی بەرهەمەکانم پەرتەوازن بۆنە پزیشکێک سەیدەلیەکی داوای ئەندامەکانی لەشی مرۆڤم دروست کرۆ ئەوانە گورچی لەو ددان و سەر و چاو و هەتا ئەندامەکانی بەشی باتنی و ئەوانە جەڕاحی و بەڵام لەبەر ئەوەی خۆم کەمتەر خەبووم ڕاستیەکەی ئەژینا بەرهەم زۆر بووە و ئینشاءڵڵا لە بەرنامە هەیە لە ئایندا یعنی خۆم پێشانگایەکی تایبەت بە خۆم کەمەوە ئینشاءڵڵا